ڕێگای عربەت سلەیمانیە ئەو گادڕێل و ستونی ڕووناکەرەوانەی لە نێوان ئەم شەقامەدانراوە ماوەیەکی زۆرە بەشێکیان بۆهۆی ڕووداوی هاتوچۆوە تێکچوون و نۆژە نەکراونەتەوە. ئەمەش جگەل لەوەی سیمایەکی ناشرینی بەخشیوەتە ئەو دەواازەیە هاوکات بۆتە هۆی ئەوەی خۆڵ و خاشاکێکی زۆریش لە نێوان شەقامەکەدا کۆ ببێتەوە. لێبسراوی بەشی خزمەتگوزاری لە شارەوانی سلەیمانی دەڵێت ئەو گادڕێلانە بۆتە هۆی ئەوەی کە نەتوانن بە ئاسانی کاری پاکردنەوە و سەوزکردنی تێدا ئەنجام بدەن. بە حەقە دێمەوەکو بەشی خزمەتگوزاری بەرنمەیەکمان هەیە بۆ جوانکردن و پاکردنەوەی ئەو شەقامە، بەڵام ئەوەی کە ئیسا ڕێگیرە ئەو گادرێلانەیە کە لەسەر ڕێگاکە هەمووی سیارە لێیا و خوار و خێج بووە. پێم وایە ئەوە لە ئەرشی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانیایە کە ئەو گادرێلانە بگۆڕن یاخو هەر لای بەرن بۆ ئێمە بتوانین دەستکراوە بین لە خزمەتکردنی ئەو شەقامەیە. بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە و نۆژەنکردنەوەی ئەو گادڕێلانە سەردانی بەشی ئەندازە لە بەڕێوەبەراتی هاتوچۆی سلێمانی دەکەین تا هۆکاریەوە بزانین بۆچی تا ئێستا چارەسەر نەکراوە. لێبسراوی ئەو بەشە دەڵێت لە ساڵی 2019ەوە چەند جارێک نووسراویان ئاڕاستەی وەزارەتی ناوخۆی حکومەت هێرێم کردووە، بەڵام تا ئێستا گادڕێلیان بۆ دابین نەکردوون. ساڵی 2019 مانگی 4 دوای ئەوەی لە شارەوانی سلێمانی دەرخستەی ئەو پرۆژەیەمان بۆ گەڕێنرایەوە بڕی 246 میلیۆن دینار داوامان لە وەزارەتی ناوخۆ بە ڕێبەراتی گشتی خۆجێتی کرد بۆ دابینکردنی بودجە بۆی و جێبەجێکردنی پرۆژەکە، بەڵام بەداخەوە هەتاوەکو ئەم بەروارە نەتوانراوە ڕەزامەندی وەرگیرێ بۆ پرۆژەکە لە کۆتا نووسراوی وەزارەتە بەهۆی ئەوەی کە لە ئێستاە گادڕێڵ لەلایەن وەزارەتی ناوخۆ بڕیارە ڕاستەوخۆ بکڕێت. ئێمەش چاوەڕین کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەلایەن وەزارەتی ناوخۆ گادڕێڵمان بۆ بکڕێت و دایبنین لەو شەقامەدا. لێبسراوی ڕاگەیاندنی کارەبای سلێمانیش لەبارەی ئەو ستونی ڕووناکەرەوانە لەو شەقامەدا هەیە و لە کارکەوتون نایشارێتەوە و دەڵێت لەم ساڵدا نەیانتوانیوە وەک پێویست ڕووناکەرەوەکان چاک بکەنەوە. ئێمە بە بەردەوامی ڕۆژانە کێشەی ئەوەمانەیەکەوە بۆی ڕووداوەکانی هاتوچۆ ستونەکانی ڕووناکی ئەکەون ئەشکێن لە کارێکەون ئەوە تیمەکان بە بەردەوامی سەرقاڵیەوەن بەس لە چەند ساڵی ڕابردووە بۆ ئەم بەتایبەتی ئەم ساڵ بەوەی با بڵێن گۆڕانکاری لە نرخ و بەرزبوونەوەی نرخی دۆلار هەندێک کارەکانی کڕینی ئەو پێویستیانەمان دواکەوت، بەڵام ئێستا تیمەکانی با بڵێن بەشی ڕووناکی لە بەڕێبەراتی دابشکردنی کارەبای سلێمانی سەرقاڵی چارەسەرکردنی ڕدانانەوەی ئەو ستونانن کە بەهۆی ڕووداوی هاتوچۆوە لە کارکەوتون. شەقامی نێوان عربەت بۆ سلێمانی دەواازەیەکی سەرەکی سلێمانیە کە ڕۆژانە چەندین گەشتیار و ئۆتۆمبیلی جۆرا و جۆری پێدا تێپەڕ دەبێت. بۆیە چاکنەکردنەوەی ئەو گادڕێل و ستونی ڕووناکەرەوانە و بوونی پاژماوەیەکی زۆر لە خۆڵ و خاشە لە نێوان ئەو شەقامەدا بووەتە هۆی ئەوەی سیمایەکی ناشرین ببەخشێتە ئەو دەواازەیە. بۆیە لایەنە پەیوەندیدارەکان داوا دەکەن بە زووی هەوڵی چاکردنەوە و نۆژەنکردنەوەی ئەو شەقامە بدرێت. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.